بازلەوەکەین عەباس ساملی سەرۆکی کوتلەی فەتح لە ئەنجومەنی نوێنەران بە ڕۆژنامەی سەباحی ڕسمی حکوومەتی عێراقی ڕاگەاندووە چوارچەوەی هەماهەنگی لە ئامادەکاریدا بۆ ڕاگەیاندنی دەستپێشخەرێکی نوێ لە پێناو نزیککردنەوەی بۆچوونی لایەنەکان دەستپێشخەریەکەشیان جیاواز دەبێت لەوانەی کە پێشتر ڕایانگەاندووە. لەگەڵەوەشدا سەرای سەلام کە گروپێکی چەکداری سەر بە موقتەدا سەدرە لە هەردوو پارێزگای دیالە و بابل دەرگای ناونووسینی کردوێتەوە بۆ ئەوەی گروپەکەی فراوانتر بکات بۆ کەسانی کە دەیانوێت بچنە ڕیزەکانیانەوە وی چەک هەڵبگرن. بۆ ئەم دوو پێشهاتە بێگومان دەزانین کە پێچەوانەی یەکترن بۆ پێکە موقتەدا سەدر دائیمەن چاوەڕێی کردووە کە خۆ پێشنیاریەوەی کردووە کە حکوومەتێک پێک بهێنرێ لە حکوومەتێکی دیموکراسی پێک بهێنرێ. لەسەرم بابەتە و ڕوونکردنەوەی زیاتر لەسەرم بابەتە میوانجاری لە ئەستۆدیۆ میوانجاری هیوا عوسمان مان کردووە ڕۆژنامەنووسە لەگەڵمان. کاکیوە بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونی. کاکیوە بۆ چوون و خوێندنەوەی تۆ بۆم پێشاتەیە خۆدەم دەست پێشخەریەی چوارچەوەی هەماهەنگی بۆ پێکەنانی حکوومەت یاخود نزیک بوونەوەی لایەنەکان چییە؟ زۆر سپاس بۆ ئەم میوانداریە ڕێز و سڵاوم بۆ بینەرانی کورسات نیوز. طبعا هەر چەند هەفتەیە و جارێک ئێستا خەریکە ئەبێ بە عادەت یان چوارچێوەی هاوئاهەنگی یان تەیاری سەدری هەر لایەنە و دەست پێشخەریەکەکە بۆ پێکهێنانی حکوومەتی تر ئەوەی یان موقتەدا خۆی دوورە خاتەوە لە مەشهدەکە داوا لەسەر بەخۆکانەکەن بەلایەنەکەی ترەڵێ ئێوە حکوومەت پێک بێنن ئەوە ماوەی مانگێکتان هەیە چل ڕۆژ بوو دوای بوو بە مانگێک لایەنی تریش بە هەمان شێوە بەیان نامە دەرەکەن یاخود دەست پێشخەریان هەیە بەڵام تاکو ئێستا هیچ شتێکی وا ڕووی نەیەوە کە ئەم بنبەستە یاخود ئەم با بڵێن ئەم وەستانەی دۆخی سیاسی یاخود پرۆسی سیاسی بەرەو پێشەوە ببات نە چوارچێوەی هاوەهەنگی بە تەنها ئەتوانێت ئەم ژمارانەی کە هەبێت کە بتوانێت حکوومەت پێک بێنێ نە لایەنی سەدریش بە هەماشێ سەدر و حەلبوسی و بازانی با بڵێ لەو لاش چوارچێوەی هاوەهەنگی و یەکێتی تقریبەن وای لێ هاتووە ئەگەر بێت و سەیری پرۆسەی هەردوو لا بکەین یان لایەنە شیعەکان هیچیان تاکو ئێستا نەیتوانێت چوە هەر لایەنێکیان گرێ مشکیلە بنبەستە ئەساسیەکە ئەوەیە کە سەدر ناوێت لەگەڵ هەموو چوارچێوەی هاوەهەنگی حکوومەت پێک بێنێ لەلایەکی تریشەوە چوارچێوەی هاوەهەنگی ئەڵێ لە خێرێمە بە هەمومان بە یەک کوت لە داخڵەبی یان نەچینە دەرەوە ئەمە کێشە ئەساسیەکەیە و کوردیش تقریبەن دابەش بووە بەسەر دووبەرەکە ئەگەر بێت و لایەنی کوردی پارتی و یەکێتی و پارتی بەیەکەوە بتوانن لێک تێگەیشتێکی نوێیان هەبێت سەبارەت بە پێکهێنانی حکوومەت ئەوە ڕەنگە بتوانێت دۆخەکە بەرەو پێشەوە تۆزێک بات چونکە تا ئەم ڕۆژانەش هەوا باسەکرێت دوو گرێکوێرە هەیە بڕاستی لەلایەنێکیان شیعەیە بینی لایەنە شیعەکان لەلایەنێکی تریش بینی کوردەکانە نە ئەمە ڕێککەوتووە نە ئەمە توانویانە لەسەر نەشیعەکان توانویانە لەسەر بەرنمەیەک یاخود بە شێوەیەکی هاوبەش کار بکەن نەلایەنە کوردیەکە بۆیە تر هەردوو لا سەیری یەکتریەکەن تاکو ئێستا هیچ بەرەو پێشچوونێکی حەقیقی نەبووە تاکو ئێستا هیچ لایەنێکیان مبادرەیەکی ئەوتۆی نەبووە دەست پێشخەریەکی ئەوتۆی نەبووە کە بتوانێت ئەم وەزعە چەق بەستووە تۆزێک بەرەو پێشەوە ببات. باشە ئەم کارکردن لەسەر ئەوەی کە چوارچێوەی هاوەنگی شیعە بچێتە ناو پوچلەکەی سەدرەوە دەکرێت بڵین دەست پێشخەریەک دەبێ ئەم چەق بەستویە تێدەپەڕێنێت؟ دوو فاکتەر هەیە لێرە فاکتەری یەکەم ئەوەیە بزانین ئێران ئەوەی چوارچێوەی هاوەهەنگی ئێرانە بەڕاستی ینی ئێران بڕیاریان لە پێیان بڵێ بڕۆنە ناو ئەو هاوپەیمانی سەدر لەگەڵ حەلبوسی و بارزانی ئەچن بەڵام لێرە فاکتەرێکی تر هەیە بزانین سەدر ڕازی بێت بە مالیکی بێتە ناو ئەو هاوپەیمانیەیان نا تاکو ئێستا هیچ ئاماژەیەک بۆ ئەوە نییە کە پەیوەندی نێوان سەدر و مالیکی باشتر بوو بێت یاخود ئەو ڤیدۆیی کە سەدر هەیەی لەسەر مالیکی لاچوو بێت تاکو ئێستا موسرە لەسەر ئەوەی ئەڵێ حکوومەتی زۆری نەپێکەهێنین و با بەشێکمان لە حکوومەت بێ بەشێکمان لە ئۆپۆزیسیۆن بێ بۆیە پێشتریش کە با بڵێ خۆی دوور خستەوە لە پرۆسی پێکهێنانی حکوومەت وتی فەرمونون ئێوە تشکیلیکەن تەمان ئەیزانی کە بۆیان ناکرێت تشکیل نابێت ئیتر ئەبێ بزانین ئێستا چی لێتەوە
لەو باوەڕە نیم ئەو دەست پێشخەریەی چوارچێوەی هاواهەنگی هیچ کاریگەریی ئەو تۆی هەبێت ئەگەر ئێران هیچی نەکردی بێت لەم بینە یاخود جۆرە فشارێک یاخود ئیشی تری لە پشت پەردە کرد بێ لەگەڵ سەدرریەکە یان تەحالوفی سیانی یان چکەوەی کە ئەیبینین سەدرش هیچ شتێکی نەگۆڕاوە بەرامبەر بە مالکی باشە لێرە بە هەلیێزان من پرسیارە بکەم ئێران کە ئەبێت ئێران قەرار بادیا خۆت ڕێی خۆی هەبێت لە پێکێنانی حکوومەتی عراق ئەمە ڕێگەیەکی گونجاوە کە تۆ دەوڵەتێکی سربەخۆیت وڵاتێکی سربەخۆیت وڵاتێکی دیکە حەقی هەبێ بەسەر پێکێنانی حکوومەتی تۆ دەزانین کە لایانی شیعە لایەنێکی سەرەکیە لە حکوومەتی عراق بەڵام وڵاتێکی جیاوازی بەتەکیید طبعا ئێران هەمیشە دەوری هەبووە لە عێراق نەکە لە لایەنی شیعە لایەنی کوردیشەوە زۆر جار هەر شتێکی ویستی بێت لە ناو لایەنی شیعەوە باڵا دەست بووە ئێران لە لای کوردیشەوە بە هەمان شێوە و لە نێوان کورد و بەغاشەوە زۆر جار من بیرمە پار بوو پێرار بوو کاقوبات لە بەغا بوو توی تێکم بۆ نووسی 19 جار بوو ئەبزەم شتێکی وە چوو بۆ موچە لە توی تێکان نووسی متبکە کە تۆ کاتی خۆت بەفی ڕۆبی لە بەغا ئاوایشەکە پێشتر بڕۆ بۆ تاران لەگەڵ ئێرانێکان ڕێکەوە جا بڕۆ بۆ بەغا و کەسانێکی زۆر ینی هاوڕابوون لەگەڵم لەسەر ئەم ڕائیە ئێران کاریگەری خۆی هەیە لەسەر عێراقیەکان بەڕاستی لەسەر لایەنە شیعەکان لەسەر لایەنی سونە لەسەر لایەنی کوردیش ینی هەمیشە دەوری هەبووە ئەمە نەتیجەی ڕاستە و خۆی بێدەسەڵاتی ئەمریکای سیاسیە لەناو عێراقە نەیتوانیوە هیچ شتێک بکبینیتان کە موشەکەەکانی لە هەولێر کرد ئێران ئەو بەری سەفارە بوو ئەو بەری سەفاری ئەمریکی بێخود کۆنسڵیە ئەمریکی بەیانێکی دەرکرد وتی شکر ئێمە نین ئێمە بەرنەکەوتوین و وێتر ئێوە کەیف خۆتانە بیمامانە ئاوای وتەقریبا بەڵێ باشە کاگیوا دیارە باس لەوە دەکرێت هەروکۆ سیاسەتەکە ڕوونەکە ئێران کاریگەری هەیە لەسەر پێگەێنانی حکومت هۆکار چییە و نزیکەی 7 مانگ زیاترە کە ئەم کاریگەری ئێران لەسەر پێگەێنانی حکومت کاریگەریەکی با بڵین ڕاستەوخۆ نەبووە کە ئەم ئالۆزی و چەقبەستویەتێ بپەڕەندرێت چەند هۆکارێک هەیە سەرەتا ئەم هەڵبژاردنەی کە هاتە دی نەتیجەی ڕاستەوخۆی تشرین بوو خۆپشاندانەکانی تشرین ئەگەر بێتە بیرتان حکوومەتێکی کاتی پێک هات لەو حکوومەتە کاتیە کاری ئەوە بوو کە هەڵبژاردنێکی پێشوەخت بێنێتە دی تشرین شعاری ئەساسی تشرین یاخود دروشمی ئەساسی ئۆکتۆبەر خۆپشاندانەکانی ئۆکتۆبەر ئەوە بوو بە عەرەبی کە ئێڵێن ئێران بەڕەبەڕە لە کاتی دەنگدانە لە هەڵبژاردنەکەش خەڵک دەرکەوت حەلیفەکانی ئێران زۆر کەمتریان هێنا لەوەی کە تەوەقع ئەکرا خود کورسیان زۆر کەمتر بەدەستهێنا مختەدا سەدەر لە سەرەتا پێی وابوو کە ئەتوانێت دوور لە ئێران لەگەڵ لایەنەکانی تر تەحالوفێ بکات و حکومەتێک پێک بێنێ و بتوانێت وردە کاریگەری لایەنەکانی کە نزیکن لە ئێران کەم بکاتەوە بەڵام نەیتوانی تەمان لە هەمان کاتە ئەمە بەو مانایە نییە کە مختەدا دژی ئێرانە پەیامەکەی بۆ ئێرانەکان ئەوە بوو کە من ڕەنگە بتوانم بەشەدی سیاسی شیعە بەدەستەوە بگرم ئەوانەی تریش زەعیف کات یاخود کاریگەریان کەم کاتەوە ئێران بۆ ئەم شتە ڕازی نەبوو و لە سەرەتای ئۆکتۆبەرەوە خود لە ئۆکتۆبەرەوە لە دوای هەڵبژاردنەوە تاکو ئێستا ئۆکتۆبەری پارەوە هەر هەوڵیان لایەنە سیانیەکە خود تەحالوفی سیانی کە حکومت پێک بێنن ئیتر نەیانتوانیوە تاکو ئێستا ئێران ئەوەی کە کردوەتی توانیوێتی چەند شتێ بکە لایەنی بەرامبەر چوارچێوەی هاواهەنگی بە یەکگرتووی ڕایگرتوون ئێران نەبووایە دەمێک بوو پەتەوازە بوون ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە کاریگەری هەبووە لەسەر دادگای فیدراڵی کە توانیوێتی ئەو بڕیارانەی کە ئەیە لە بەرژەوەندی ئەو لایەنەی تر بێت یاخود بەلای کەمی وا بکە ئەم تەحالوفی سیانیە بە تەنها نەتوانێت بۆ حکومەت پێک بێنێت باشە کاکیوە گەر هاتووەم هەنگاوەش یاخود ئەم دەست پێشخەری نوێی کە کراوە بۆ لێک نزیکبوونەوەی لایەنەکان و بۆ پێکهێنانی حکوومەت ئەگەر هاتووە هەنگاوەکانی پێشووتر وەک جەنابیشت باسەگوای لات و خەریکا بێتە نەریت
کە هەرماوە ماوە و هەنگاوێک بنرێت بۆ لێک نزیک بنەوە ئەگەر هاتووە مشکستی هێنا و هەنگاوەکانی پێشووتر گرنگترین هەنگاوی خۆ ڕێگا کە بگیرێتە بەر بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو چییە؟ بەڕێی من شکستە هێنێت ئەم جارش چونکە هیچ شتێکی تازە نەهاتوتە ئارایەوە ئەم چەق بەستوی سیاسەتی پێکهێنانی حکومەت پرۆسی پێکهێنانی حکومەت بە دووشت حەلە بێ یەکێک لە دووشت یان ئەوەیە لایەنی شیعە لەسەر مستەوای سەرکردەکان یعنی کۆبوونەوەیەکە بێ ببینی سەدر و مالکی و خەزعەلی و ئەم بەرپرسانەی کە لە هەردوو باشن لە هەردوو بەرن بە یەکەوە دانیشە ڕێکەوتنێکی سیاسیان هەبێت و بۆ پێشەوە بڕۆن یان ئەوەیە لایەنی کوردی کوێ لێرە دوو سنتەر هەیە بۆ ئەم کێشەیە لایەنی کوردیش کۆبوونەوەیکیان کرد لە هەولێر بەڵام وا دیارە زۆر باسی حکوومەتیان نەکردو زیاتر سەبارەت بە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بووە ئەگەر بێت و لایەنی کوردی ڕێککەوتنێکیان هەبێت بۆ پێکهێنانی حکوومەت یاخود لەسەر کاندیدی ڕێکەوەن ئەجندایان تقریبا نزیکتر بێت لە یەک لەوەی کە ئێستا لە دوو بەرە نەبن ئەوە ڕەنگە بەرە و پێشەوە بڕات پرۆسی ئەگەر کوردەکە ڕێکەوێ ئەبێتە فشارێک لەسەر لایەنی شیعە ئەگەر شیعەکەش ڕێکەوێ ئەبێتە فشارێک لەسەر لایەنی ڕێک نەکەوتنی کورد لەناو خۆیان یەکێکە لە هۆکارەکان کە حکوم ئەم چەق بەستوی لە عێراقیشا دروست کردەوە بێگومان ڕێک نەکەوتنی کورد لەناو خۆیان کۆبوونەوەی پەرلەمانی ڕاگرتووە کە دوو تەقسیم سێ کە ئەندامەکان ئەبێ ئامادە بن بۆ هەڵبژاردننی سەر و کۆمار لە دوای ئەوە 50 زائیدیەکە بەڵام ئەو ئەگەر کورد ڕێککەوێت لەسەر سەر و کۆمار ئەتوانن دەورێکی کاریگەریانە بێت ئەتوانن ئێستا ینی گرێکوێرەکە ئەوەیە یەکەم کۆبوونەوەی پەرلەمانە کە پێویستی بە دوو تەقسیم سێ دەنگەکانە دوو تەقسیم سێ ئەندامەکانە ئەوە بۆ نمونە بەم تەحالوفێکە هەیە زائیدە نێچێتی پڕی ئەکاتەوە ژمارەکە لەگەڵ چەند سەر بەخۆیەک یاخود ئەگەر بێت و ینی لایەنەکەی تریشی هەست بە فشارەکات ئەگەر بێت و ڕێکەون بەڵام تا ئێستا چونکە ڕێککەوتن نەبووە لە نێوان یەکێتی و پارتی لەسەر پرسی سەر و کۆمار کورد تقریبا دابەش بووە بەسەر دووبەرە هەتا ئەم ڕێک نەکەوتنە بەردەوام بێت ئەبێت چاوەڕوانی ڕێککەوتنی لایەنە شیعەکان بکەین ئێرانیش ڕەنگە بە هێزەوە خەریک بێ لەگەڵیان هێزی دیپلۆماسی و سیاسی با بڵێن ئەگەر ئەمان توانیان ڕێککەون کوردیش ئەبێتە بەشێک لە چارەسەرەکە با بڵێن یاخود بەشێک لە حەلەکەی کە ئەیکەن ینی ناتوانێت کورد بڕیار بەدەست بێت بەڵام ئەگەر بێت و لایەنی کوردی ڕێکەوێ بینی یەکتری ئەوان ئەبنە دەست پێشخەر لە پێکهێنانی حکومەت هەروەکو زمانی ئیمام جەلال ئەگەر بیرتان بێ کورد ڕێک بوو لایەنەکانی تر نەیانەتوانی ڕێکەون هەموو کۆبوونەوەکان هەموو شتەکان ینی دانوستانەکان یا لە ماڵی ئیمام جەلالەکەیە لەسەر دەستی ئیمام جەلال بوو ڕێککەوتنەکان بۆ پێکهێنانی حکومەت ئەومان لە دەستداوە ئێستا باشە دیارە بابەتێک هەیە لە ئێستادا کە سەدر باس لەوە دەکات دەرگای ناونووسین کراوەتە بۆ کەسانی دەیانەوێت چەک هەڵگرن لە سیارە سەلام ئەمە پەیامێک نییە بۆەوەی ئەگەر بەرژەوەندیەکانی سەدر لە پێگەێنانی حکومەت بچێتە مەترسیەوە ئەم لە کاتێک کاپتوانێ و گروپانە بەکاربیێنێ خوێنەوەی تۆ بۆم بابەتە چییە؟ بەڕای من ئاماژەیەکی ترسناکە کە ئێستا ناونووسین بکاتەوە بۆ چەک هەڵگرتن لەلایەن گروپی غیرە دەوڵەت کە پێڵێ سەرایە سەلام هەروەکو بەشێکن لە حەشدی شابی لایەنەکانی تریش بە هەمان شێوە کێشەکە چیە ئەگەر بێت و ڕێک نەکەون دوو لایەنە شیعەکە هەردوو لاس چەکدارن وەکو کوردستانیش نی هەرێکەی ناوچەی خۆی هەبێت تێکەڵن هێزەکانیان مەترسی ئەوە هەیە لە لایەنەکان لەلایەن کە ئەگەر بێت و ڕێک نەکەون بەرە ڕوبەڕووبوونەوەی چەکداری بڕۆن یاخود ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژ هەبێت لە بینیان و بۆیە هەروەکو پەیامێکە بۆ لایەنەکانی تر کە ئەویش هێزی خۆی ئەبێت بەڵام ئەگەر بگاتە ئەو مەرحەلەیە ئێران زیاتر لەلایەنی با بڵێن پشتی لایەنەکەی ترەگرێت لە دژی سەدر. بەڵێ زۆر سپاس هیوا مەحموود عوسمان ڕۆژنامەنووس کە ئامادەبووی لە ستۆدیۆ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە.